ڕێگەنهێنیەکانی سوید بۆ فێربوونی زمانی ئینگلیزی. ئایا دەتەوێت تەنیا لە ماوەی 3 مانگدا فێری زمانی ئینگلیزی ببیت؟ سویدیەکان یەکێک لە باشترین ئاستی ئینگلیزیان هەیە لە جیهاندا، بەبێ ئەوەی خەڵکێکیان بڕۆن بۆ پەیمانگای تایبەت یاخود وڵاتی ئینگلیز زمان. لەم ڤیدیۆیەدا 5 ڕێگای سویدیتان پێ دەڵێن کە فێری ئینگلیزی بن. ڕێگای یەکەم، هەموو ئامێرەکانی ژیانت بگۆڕە بۆ زمانی ئینگلیزی. سویدیەکان تابلێت، مۆبایل، لاپتۆپ، تەنانەت ئەپلیکیشنەکانیان ئەگۆڕن بۆ زمانی ئینگلیزی. بۆچی لەوانەیە پرسیار بکەیت؟ چونکە ڕۆژانە بۆ ماوەی 100 جار یاخود 1000 جار ئەمانەیە بینیت. ئەمە وا دەکات کە مێشکت بەبێ ئاگاداری خۆت بە زمانی ئینگلیزی بیر بکاتەوە. تۆ شەست ئامبالەکەت بگۆڕە بۆ زمانی ئینگلیزی. ڕێگایەکی ئاسانە بەڵام زۆر کاریگەرە. ڕێگای دووەم، بۆ ماوەیەک کاتژمێر بە دەنگی بەرز ئینگلیزی بخوێنەرەوە. سویدیەکان زۆر گوێ لە پۆدکاست، ئۆدیۆ بووک یاخود کتێبی دەنگی دەگرن. نهێنیەکە لەوەدایە دوای تەواوبوون لە گوێگرتنەکە خۆت بە دەنگی بەرز بیخوێنەرەوە. ئەتوانیت دەنگی خۆت ڕیکۆرد بکەیت و دواتر بۆ ماوەی 30 سانیە ڕیکۆردی بکە و بەراوردی بکە لەگەڵ دەنگە ئۆریجیناڵەکە یان نیتیڤ سپیکەرەکە، ئەو کەسەی گوێت بۆ ڕادەگرت. بۆ ماوەی 30 ڕۆژ تەنیا 1 مانگ ئەم کارە بکە و جیاوازی دەبینیت. ڕێگای سێیەم، لەگەڵ خۆتدا بە ئینگلیزی بیر بکرەوە. سویدیەکان ڕاهاتوون کە بە ئینگلیزی بیر ئەکەنەوە. سەرەتا بۆ تۆ خورسە بێت بەڵام بەم شێوازە دەست پێ بکە. کە ئاو ئەخۆیت بڵێ ئەم ئاوە ساردە، this water is cold، یاخود کاتێک بۆنێک بەکار ئەهێنیت بڵێ this perfume smells good، ئەم بۆنی زۆر خۆشە. بەم شێوازە هێواش بەکاریان بێنە. ڕۆژانە 10 ڕستەی ئاوە سادەی نوێ بەکار بێنە. مێشکت ڕادێت کە بە ئینگلیزی بیر بکاتەوە ببێ ئەوەی ئاگاداری بیت. ڕێگای چوارەم، هەڵە بکە. سویدیەکان ترسیان لە قسەکردن نەماوە. ئەوان دەزانن کە هەر هەڵەیەک دەکەیت بەرەو پێشچوون و پێشکەوتنە. ئەمڕۆ لە ئینگلیزیەکەتدا چەند هەڵەیەک دەکەیت زۆر باشە، کەواتە قسە بکە و هەڵە بکە. ئەگەر بڵێن لە ڕۆژێکدا 5 هەڵە ئەکەیت، کەواتە ئەکات لە مانگێکدا 150 هەڵە کەم و زیاد دەکەیت. بەڵام 150 هەڵە دەکەیت با لەبیرت بێت هەر هەڵەیەک وانەیەکە. ڕێگای پێنجەم، چێژ لە ئینگلیزیەکەت وەربگرە. سویدیەکان فلیم و زنجیرە و میوزیک و ڤیدیۆ گەیمەکانیان هەمووان بە ئینگلیزیە. بەبێ ئەوەی فکری لێ بکەنەوە فێر دەبن، کەواتە ئەتوانیت تۆش هەماشت بکەیت. ئەمڕۆ دەست پێ بکە و زنجیرەیەک هەڵبژێرە بۆ خۆت. ئەمڕۆ تا هەفتەیەکی تر تا 2 هەفتەی تر بە ئینگلیزی بە ژێرنووسی کوردیەوە تەماشای بکە. تەوان با فلیمەکەیان هەڵقەکە ئینگلیزی بیتن، بە ژێرنووسێکی کوردیەوە تەماشای بکە. دوای مانگێک یان زیاتر بە پێویستی خۆت ژێرنووسەکە لابدە، بزانە باشتری. دواتر ئەگەر پێویستی بوویتەوە دای بنێەوە. بەم شێوازە بەبێ ئەوەی بڕۆ بۆ قوتابخانەیەکی ئەهلی فێر دەبیت. تێبینیەکی بچووکیش ئەگەر بڵێ هەندێک فیلم وشتمەوە یان زنجیرەمەوە تەماشای فڕۆم، پرزن بریک، باد بۆیز، زۆر زنجیرەی تر دڵخوازی خۆم هەیە. ئەگەر بتانەوێت پرسیارکەن لەوتان پێتان دەڵێم لە کۆمنت و ئەمانە باش تەماشایوانەکەن. لە ئاخیرەکەیە کەواتە پلانێک بۆ 3 مانگ دابنێ. هەفتەی یەکەم مۆبایل و کۆمپیوتەرت بگۆڕە بۆ زمانی ئینگلیزی یانەوە ئامێرانەی لە دەوروبەرتە. هەفتەی دووەم ڕۆژانە 30 خولەک گوێ بگرە بۆ پۆدکاست و ئۆدیۆ بووک هەروەکو وتمان. هەفتەی سێیەم دەست بکە بە بیرکردنەوە لەگەڵ خۆت بە زمانی ئینگلیزی کە پێمان وتی سەرەتا ئەبێ قورس بێ بەڵام ئەبێت چی بکەیت و چی نەکەیت تاکو باش بیت. هەفتەی چوارەم تا هەفتەی 12ەم سەیری فلیم و زنجیرە بکە. وتمە ژێرنووسی کوردی بەکاربێنە، تەماشای فلیمە دڵخوازەکانت کە دواتر ئەتوانی لای بی. و هەروەکو وتمان هەڵە بکە، مەترسێ لە هەڵەکردنت و بە دەنگی بەرز خوێندنەوە بکە. خوێندنەوەی ئینگلیزی بە دەنگی بەرز بکە تاکو شەرمت نەمێنێ یاکو شەرمت بشکێ. ئەمانە ئەو ڕێگایانە بوون کە بە فری و بەبێ پارە ئەتوانێت فێری ئینگلیزی ببیت. ئەگەر تا هەرە ڤیدیۆکەت بەدڵە لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و سەبسکرایبی کەناڵی بۆ بکە. هەروەها ئەگەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن لە ئەکاونتە شەخسیەکانی خۆم نامە بۆ بنێرن کە لە خوارەوە دەیبینن.
خواتان لەگەڵ.